سڵاو لەبێ کا کۆچەر زۆر بەخێرهاتی. سڵاو لە جەناب. ئەمیر تۆپەکەی خستە ساحەی بەرپرسان و دەسەڵاتداران و پلاندار ڕێژەران و تێکەوێتە سەرەوەی کە چ میکانیزمێک دانێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەمە لە هەواڵەکەی هەمان بوو کە میکانیزم هەیە بۆ کۆگاکردنەکەی. ئەمە میوانداری بەڕێستمان کردماوەی پێشووتر وتانکە غازێکی باش کۆگا کراوە پێویستی ناوخۆ پڕکات و ئیترم قەیرانە بەسەراهات. ئێستا چارەسەر چیەکرێت بۆی کە ڕوبەڕووی ئەم قەیرانە نەبینەوە جارێکی تر؟ بەڵێ ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی نزیکی 1 مانگ 1 کیلۆ غاز نەگەشتە دەست کارگەکان، بەڵام خۆشبەختانە ئەو کەمیتە غازەی کە لە کارگەکانە عەمبار کرابوو توانیمان نزیکی 20 ڕۆژ بتوانین ئیدامە و ئیدارەی ناڵێم بەدڵی ئێمە و بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان، بەڵام توانیمان ئیدارەیەکی باش سەرکەوتوو بین لەوەی کە بتوانین غاز بێنە دەست هاوڵاتیان. بەڵام ئێستا خۆشبەختانە بارودۆخەکە ئارام بۆتەوانێ ئەمڕۆ 3 ڕۆژە ئەو کەمیتە غازەی کە پێویست بوو لە ڕۆژانی ئاسایی بگاتە دەست کارگەکان 120 تەن بوو، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ 3 ڕۆژە 140 تەن ئەگاتە دەست کارگەکان وەسپاسی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و ئاسایش بە تایبەتی یەکەم کە خۆشبەختانە لەگەڵ کارگەکانە میکانیزمی پەیڕەوکردنی پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان لە ڕووی سوتەمەنی غازەوە بەیانی 160 تەن غاز دەکاتەوە دەستی کارگەکان. خۆشبەختانە ئەمڕۆ توانراوە نزیکی 35,000 بوتڵ پڕ بکرێتەوە و بگەڕێتەوە بۆ ناو گەڕەکان لە ڕێگەی لیژنەی غازی قایمقامەتی سلێمانی و بەسەرپەرشتی ئاسایش. بۆیە ئێستا میکانیزمێک پەیڕەوەکرێ لەو تەنکەرانەی کە ئەگوازرێتەوە بۆ کارگەکان هەر تەنکەرێک ئەتوانێت 20 تەن غاز بار بکات و بیگوازێتەوە بۆ کارگەکان، بەڵام لە ڕێگەی میکانیزمی ئیشکردنی کارگەکان و وەکەمکردنەوەی ئەو قەیرانی ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە. ئێمە لە ئێستاە پلانی 15 تەنی بەکارهێنین. 15 تەنی مەبەستم ئەوەیە کە هەر تەنکەرێک 20 تەن بێ، ئێمە 15 تەنی ئەخەینە ڕوو 5 تەنی عیمارەکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی هەر کێش و گرفتێکی تر بووینەوە غازیەتە کرا وەکو ئەو گرفتەی کە لە مانگی ڕابردوو بەرۆکی پارێزگای سلێمانی گرت بۆ توانیمان 20 ڕۆژی تر ئیدامەی پێبین. ئێستا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیومانە ئەمڕۆ تاوەکو 3 ڕۆژی تر هەموو ڕۆژێ 30,000 بۆ 35,000 بوتڵ بخەینە ڕوو و ڕۆژانی ئاسایش کە ئێمە پێویستمان بە 13 بۆ 15,000 بوتڵ بوو دەمانەوێت 7 بۆ 20,000 بوتڵ بخەینە ڕوو تاوەکو بە یەکجاری قەیرانی غاز لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە قەزای ناوەند کۆتایی پێبێنین. بەڵام بەو مەرجەی ئەگەر جەنگ بەرپا نەبێت و کۆڕمۆڕ نەوەسێت ئێمە ئومێدەوارین نە جەنگ بەرپا بێ و نە کۆڕمۆڕش بوەستێ بۆ ئەوەی بتوانین ئەو غازە بەردەوام ڕۆژانە ئەگاتە دەستی کارگەکان و بۆ ڕۆژی دوایی تر بیخێنە بەردەست و هاوڵاتیان باشە. کاک کۆچەر بابەتی دابینکردنەکە شتێکە، بابەتی بەکارهێنانەکە و خواستەکە شتێکی ترا. بێگومان لە کاتی قەیرانە هاوڵاتیان ئەترسن زیاتر ڕوەکەنە کڕێنی پێداویستی ڕۆژانیان و غازیش یەکێک لەو شتانەیە کە ئیتر هەر خواست لەسەری زۆرە بێ. بۆ ئەمە چیتان کردووە کە ئیدارەدان و بەڕێوەبردنێکی خواستەکەش بکەن چۆن لە نێوان هاوڵاتیان دابش یەکەن و چۆن ڕێکی ئەخەنەوە کە هەر خێزانێک بۆی هەیە چەنە غاز بکڕێت. لە ئێستا میکانیزمی کۆبوونی خۆراکمان بەکارهێناوە بۆ ئەوەی ئێمە یەکسان نەبین بەڵکو دەبێت دادپەروەەر بین پێش ئەوەی یەکسان بین، چونکە ئێمە وا بۆ 5 ڕۆژەڕوا غاز گەشتۆتەوە کاتی ئاسایی خۆی و بگرە بە زیاتری شۆگاتە دەست کارگەکان. ئەگەر بین ئێمە لەسەر میکانیزمی یەکسانی کار بکەین کەواتە ئێمە نادادپەروەەر بووین هاتین بە دادپەروەری ئەم پەیڕەوی کۆبوونی خۆراک بکەین، چونکە لە 150 دانیشتوانی پارێزگای سلێمانی لە ڕێگەی کۆبوونەوە غازیان وەرگرتووە، لە 150 کەی ماوە لە ڕێگەی کۆبوونەوە بۆیان دابین بکرێ ئەو کاتە بە یەکجاری ئەتوانین کۆبوونی خۆراک لا ببین و سەرجەم هاوڵاتیان نەک بوتڵێ غاز ڕۆژانە ئەتوانن 2 بوتڵ 3 بوتڵ وەکو ڕۆژانی ئاسایی پێش جەنگ کەمیەتی غازی خۆیان بەردەست بێت. باشە کاک کۆچەر باسێکی چاودێریکردنەکەشمان بۆ بکەن. من ئاگادار بووم کە هەندێک لەو کەسانە کە غازەکە دابەشەکەن ئەیفرۆشن کێشیان هەبوو هاوڵاتیانیش کێشی نرخیان هەیە جاری وایە ئەڵەن بە گرانتر پێمانە فرۆشێ. ئایا هیچ سیستمێکی چاودێری هەیە بۆ هەردوو لایەن کە هەردوو لایەن چاودێری بکرێن هیچیان لە یاسا و لە نرخەکان و لە ینی بنەماکانی دابشکردنی غازیش لانێن؟ ڕاستی ئەم گرفتی غازە یا قەیرانی غاز تاگلایەنە و دوولایەنە نەبوو بگرە سێلایەنە بوو، لایەنێکیان بریکارەکان بوو، لایەنێکیان هاوڵاتیان بوو، لایەنی سێم کەناڵ هەندێک لەگەڵ ڕێزما هەندێک کەناڵی ڕاگەیاندن بوون کە بوو بنە هۆکاری دروستبوونی ترسێکی دەستکرد لە ناو دڵی هەر تاکێکی پارێزگای سلێمانی یاخود با بڵێن هەرێمی کوردستان.
ئێمە هاتوین لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلەیمانی بە سپاسەوە ئاسایشی سلەیمانی توانیومانە میکانیزمی چاودێریکردنی بریکارەکان و گەیشتنی ئەو غازەی لە کارگەکان دەدرێت بە بریکارەکان بگاتە دەست هاوڵاتیان. ئەمڕۆ کە لە ڕۆژانی ترجیاواز بوو لەبەر ئەوەی 35,000 بوتڵ خراە ڕوو بە خۆشحاڵیەوە بە سوپاسیشەوە ئاسایش دەورێکی باڵای هەبووە لەوەی کە لەگەڵ لیژنەی غازی قایمقامێت هەر بریکارێک چاودێرێکی لەگەڵا بێت و بینێرنە گەڕەکەکان وە چەند 5-6 کارگەشمان هەبوو تاوەکو کاژمێر دوی پاشنی وەڕۆژ نیان هێشت و بریکارەکان لە کارگەکان بێنە دەرەوە بۆ لەبەرەوەی هەندێ بریکار بە بیانووی کڕینی غازی توجاری و فرۆشتنەوەی بە هاوڵاتیان ئەمەش بوو بۆ هۆکاری ئەوەی کە هەندێک هاوڵاتی گلەیی لەوە بکەن کە غاز بە توجاری ئەگاتە دەستیان یا غاز هەر ناگاتە دەستیان بۆ لەبەرەوەی لەگەڵ ڕێزما هەندێک بریکاری هەلپەرست هاتبوون ماڵی ئەم کەمیەتە غازی کە ئەگاتە دەست کارگەکان بەشە غازی هاوڵاتیە و ئەتوانم بڵێن بایعیە و بەشی هەتیویشی تێدایە. هەندێک بریکاری هەلپەرست هەلەکەیان خواست بۆ بەوەی کە ئەڕۆشتن دەسیدەسییان بە هەندێک هاوڵاتی ئەکرد بە بیانوی ئەوەی ئێمە دوای عسر یان شەو غازەکەت بۆ یعنی غازی توجاریە و بەجزیە و لە بەنزیخانە تێ ئەکرێت و بە توجاری ئەفرۆشرایەوە بە هاوڵاتی. بۆیە ئەمڕۆ سوپاسی لیژنەی غازی قایمقامێتی سلەیمانی یەکەم کە توانیان چەند کارگەیەک لە کارگەکانە بێڵنەوانێ تاوەکو بە سەرپەرشتی خۆیان بیگەینە دەست هاوڵاتیان. باشە من گلەیەکی هاوڵاتیانم گوێ لێ بواڵێمەکە تەلەفۆنەکەین بەوتەی خۆتان بۆ بریکارەکە بۆی کە غاز بکڕین یا بابەتی لەو شێوە یاڵە سەرم نەهاتووە یان جارێکەڵێ پێم نەگەیشتووە ئەزانین کە لادان هەیە لە هەموو ئەم شتانە ئەگەر هاوڵاتی کێشەی هاوشێوەی هەبێت ئەتوانێت چی بکات شوێنێکەیە کە بیەوێت پەنای بۆ ببات و تەلەفۆنی بۆ بکات و سکاڵاکەی بگێنێتە ئەو شوێنە هەر بریکارێک لە پارێزگای سلەیمانی کۆدێکی پێدراوە کە کۆدەکە لەسەر سیارەکەی وەکو ژمارە ئۆتۆمبیلەکەی دیارە ئەتوانێت کۆدەکە وەربگرێت پەیوەندی بە لیژنەی غازی قایمقامێتی سلەیمانی وە بکات لەبەر ئەوەی لیژنەی قایمقامێتی سلەیمانی بە داتا بە ڕەقەم ئەزانێت کە ئەمڕۆ هەموو کارگەکان کاریان کردووە چەند بتڵ غازیان پڕ کردوێتەوە دراوە بە چ بریکارێک و بریکارەکە چۆن گانیەوێتێ دەست هاوڵاتیەکان لەبەر ئەوەی ئەمە باشترین میکانیزمی دابشکردنی غازە هەر هاوڵاتیەک سکاڵای هەبێت ئەتوانێت سکاڵا بکات و هەر بریکارێکیش سەرپێچی بکە ڕوبەڕووی یاسا ئەبێتەوانێ بەڵام من ئومێدەوارم کۆبوون نەمێنێ و بریکاریش بتوانێت وەکو ڕۆژانی ئاسایی غاز بێنێتەوە دەست هاوڵاتیان و هاوڵاتیانیش هەم ئاهەنگ بن پێویست بەوە ناکات ئەم ترسە دەستکردەی کە لە دڵی هاوڵاتیا دروستکراوە بڕەوێتەوانێ دڵنیابن لەوەی ئەگەر من غاز نەبووایە ناهاتمەیەرە بڵێم غاز گەشتووە من نەمەتوانی بڵێم 35,000 بتڵ پڕکراوە و کراوەتە دەست هاوڵاتیان لەبەر ئێمە داتایە ئەرقامە هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بە دوواداچوونی بۆ بکات بزانێت چەند کارگە ئیشی کردووە چەند بتڵ غاز بەرهەمهێنراوە دراوە بە چ بریکارێک و بریکارەکە ناوی سیانیشی هەیە ئەتوانێت بچێت لە قایمقامیەت ئەتوانێت بچێت لە بەڕێبەرایەتی نەوت و کانزاکان ئەتوانێت بچێت لە ئاسایشی سلەیمانی بە دوواداچوون بۆ قسەکانی من بکە هاوڵاتی پێویست بەوە ناکات 3 بتڵ پڕ بکاتەوە هەموو هاوڵاتیەک لە ئێستاە ئەتوانێت هاوکاری هاوشاریەکانی بێ دراوسەکەی بێ خوشکەکەی بێ براکەی بێ لە بری 3 بتڵ لە ماڵەکەیا بێ با 2 بتڵ بێ ئاساییە تەسەورەکەی زریان خان بتڵ گەڕاوەتەوە بۆ کارگەکان من سەردانم کردو بتڵی وا هەبووە 3 کیلۆی بەکار هاتووە لە 12 کیلۆ ئەم ترسە ئەوەنە لە لای هاوڵاتی دووبارە کراوەتەوە وا ئەزانێ ئەم 3 کیلۆی لەم بتڵە سەرفی کردو جارێکی تر بچێ پڕی بکاتەوانێ بەڕاستی ئەمە کارێکی باش نییە کارێکی خراپە ئێمەش ناتوانین بەو غازی کە ئەکا بە دەستمان ئەگەر هاوڵاتی وا بکات ئیدام و ئیدارەی قەیرانەکە بین بەڵام هەر چۆنێک هەبێت بەو مەرجەی جەنگ بەرپا نەبێ و ئەو کەمیەتە غازی بۆ کارگەکانی پارێزگای سلێمانی لە ئێستایا دیاری کراوە و دابین کراوە و لە کاتی خۆیان ئەگاتە ناو کارگەکان دڵنیایی ئەمە دەست هاوڵاتیان 5 ڕۆژی تر یەک هاوڵاتی نییە بڵێ من غازم وەرنەگرتووە یەک هاوڵاتی نییە ماڵی لە گەڕێکێکا بێ و لەژێر ئەم چاوپێکەوتنی ئێمە بە کۆمنت بنووسێ ئێمە غازمان بەدەست نەگەشتووە چونکە دڵنیاییانە ئێمە دەست 100% غاز دەگاتە سەرجەم گەڕەکەکان لە ماوەی 5 کەمتر لە 5 ڕۆژدا ئێمە ئەگەر ڕۆژی کارگەیەک 3 ڕۆژ ئیشی کردبێت ئێستا میکانیزمی کارکردنی کارگەکانمان گۆڕیوە بۆ هەفتەی 5 ڕۆژ بەلانی کەم ئەبێ کارگەیەک هەفتەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ کار بکات ئەو غازر بە بەردەوامی بگاتە دەست کارگەکان ئێمە دەیگەینەوە دەست هاوڵاتیان بە ئامانەتەوە باشە کا کۆچەر با باسێکی ئەو غازش بکەین کە لە بەنزینخانەکانە بە 1250 بۆ 1500 دینار بۆچی نرخەکەی دانابەزێ ئێستا
کە هەرزان ینی غازیش زۆر بووە ئەم نرخەکەی هەردا نابەزێ لە کاتێکا کە پێشتر پێش ئەم قەیرانە بۆ نمونە بە 400 دینارانی جیاوازیەکە زۆر زۆرە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی بەشغازی بایعی هاوڵاتی حکومیە وەری ئەگرین و ئەکرێتە بتڵەوە و دەدرێتەوە بە هاوڵاتیان. ئێمە وەکو کارگەکان بتڵێک بە 1970 و دەدەینە بریکارەکان دەبێت بە 8.5 بیگەێنە دەست هاوڵاتی بە 8.5 وەری بەڵێ بە 8.5 بەڵام کێ چاودێری بەنزینخانەکانە کات بۆ غاز بۆچی هیچ چینێکیان لەسەر نیانی هیچ چاودێریەکیان لەسەر نییە و بۆچی لە کاتێکا کە غاز زۆرە بێ ئەوان نرخەکان هەر بە بەرزی ئەمێنێتەوە؟ بەڵێ ویستم باسیەوە بکەم بەنزینخانەکان توجاریە باخود بڵێن بازرگانیە لە ڕێگەی کۆمپانیاوە ئەم غازە وەرەگرن یاخود لە عیمبارەکانیان هەڵگیراوە وەرگیراوە ئێمە چەندێک غازەکەش لە کارگەکانە عیمبار بکرێ ناتوانین 50 دینار بخینە سەر ئەو نرخەی کە بۆمان دیاری کراوە بەڵام بازرگانی بۆ خۆیان ئازادن ئەو غازەی کە ئێستا لە بەنزینخانەکانە گران دەفرۆشرێ هاتوو غازی حکومی بەرز زیایی کرد لە ناو کارگەکانە و گەشتە دەست هاوڵاتی پێویستی پێ نەبوو پێویست بە چاودێری ناکە ئۆتۆماتیکی هاوڵاتی ناچێت لە بەنزینخانە بڵێ غاز لە کارگەکان بە 8.5 بگاتە دەستی بچێ بە 10,000 بیکڕێ من ئێستا متابعەوەم کردووە ئێستا لە ڕێگە هاتم 1-2 بەنزینخانم بەرچاو کەوت لە نرخەکەی باش دابەزی وەجاران لە 1450 بۆ ئێستا دابەزیوە بۆ 1100. ئەی باشە کاک کۆچەر یعنی ئەوەی کە بەڕێستان وتان وایە بە بازرگانیش بێ بەڵام خۆ ئەبێ لە هەموو کەرتێکا چاودێری هەبێ جەنابەت ئەڵێی مادام غازی ماڵان لە کارگەکان وەکو پێویست بوو هاوڵاتی ڕووناکاتە بەنزینخانەکان بۆ کڕێنی غاز بەڵام خۆ جاری واشە عنی بە تایبەتی ئێستێک کە بووە بە فۆرمی خۆراک و ڕەنگە پێویستی بە زیاتر لەو بڕەبێ کە بۆی دانرا و ناچار بێ ڕووبکاتە بەنزینخانەکان قسەی من ئەوەیەکە بەڕاستی هیچ چاودێریەکیان لەسەر نییە و بە دڵی خۆیانە یان شوێنێک هەیە بۆ چاودێریان و کەم تەرخەمە لیژنەیەک هەیە لە لیژنەی باڵای لیژنە باڵاکانی قایم قامێتی سلێمانی لیژنەی غازی فەرعیە لێ جیابێتەوانێ وەک من ئاگادارم پسوڵە بۆ چەند بەنزینخانەیە کراوە لەسەر گرانفرۆشی ئەو غازی کە بە گران فرۆشراوە لە کاتێکا خۆی بە هەرزان وەریگرتووە دوایی بە گران فرۆشتوێتی یعنی هاوڵاتی بۆی هەیە بچە سکاڵا لەسەریان بە دڵنیاییەوە بە پێی کاتوش ئێستا هاوڵاتیەک سکاڵای هەبوو وتی لتری بە 450 بوو دوو هاوڵاتی دوای دوو هاوڵاتی غازەکەم وەرگرت بوو بە 575 سکاڵای کردبوو بەنزینخانەیە پسوڵی سەرپێکی بۆ کراو من لە نزیکەوە ئاگاداری ئەوە بووم بەڵێ لیژنە هاوبەشەکانی قایم قامەتی سلێمانی لیژنەیەک هەیە تایبەتە بە لیژنەی غاز و ئەوان بە دوواداچوونی بۆەکەن. باشە ئالەم ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە هاتنی غاز بۆ پارێزگای سلێمانی بابە تایبەتی باسی لێەوە بکەین ئاسایی بووەتەوە توانیومانە هیچ بڕێک کۆگا بکەین ئاستی کۆگاکانمان بە شێوەیەکە. یەکێک لەو پلانەی کە لە بینی کارگەکان و لیژنە هاوبەشەکانی قایم قامەت لیژنەی غاز و ئاسایشی سلێمانیە پەیڕەوەکرێ میکانیزمی بەکارهێنانی 15 تەنە هەر تەنکەرێک کە دەگوازرێتەوە بۆ کارگەکان 20 تەن بارەکات و ئەگوازرێتەوە کاتە دەست کارگەکان یاخود با بڵێن 1654 بتڵەکە ئێمە ئەتوانین لەو 1464 بتڵەکە گەشتوتە دەست کارگەکانی پارێزگای سلێمانی 1200 بتڵی بفرۆشرێ و 454 بتڵیا بۆ 500 بتڵی وەکو یەدەک لە کارگەکانە ئەمێنێتەوە خۆشبەختانە ئێستا سەرجەم کارگەکان غازی یەدەکراویان تایە کارگە هەیە 50 تەنی تایە دەکراوە کارگە هەیە 30 تەن کارگە هەیە 50 تەن بەڵام ئێمە لە کاتی جەنگەکەیە هەموو ئەو غازی کە 900 تەن بوو دابەشی کارگەکانمان بکردایە کە هەرچەند 5-6 کارگەیەکیشمان ئیفلاسیان کردبوو غازیان لە بەردەسانەما بوو 5-6 کارگەیەکیشمان سەر و 100 تەن غازی یەدەکراوی تێدا مامەوە بەڵام ئێستا ئەوەی کە جێگەی خۆشبەختیە بۆ هەمولایەک سەرجەم کارگەکان غازی زیادەکرا و لە کارگەکان کۆکراوەتەوە لە 20ەوە دەست پێەکە بۆ 50 تەن. زۆر سپاس کۆچەر تاهیر سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غاز لە سلێمانی کە لێرە لە ستۆدیۆ میوانمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان.